چۆن بزانین عیبادەتمان قبول بوو، چۆن بزانین ڕەمەزان سوودی پێگەیاندین بفەزلی خوا. الحسنة بعد الحسنة علامة على قبولها. ئەگەر ئێمە لە دوای مانجی ڕەمەزان بەردەوام بووین لە چاکەکردن، لە عیبادەتی خواکردن، لە هاتن بۆ ماڵەکانی خوا، لە ئاوەدانکردنەوەی مزگەوتەکان، لە سەردانی خزم و کەسوکارمان، لە چاکەکردن لەگەڵ دایک و باوکمان، لە دەستپاچیمان، لە دادپەروەریمان، لە زوڵم و ستەم نەکردن و فێڵ نەکردنمان، ئەوە دڵنیا بە تۆ لەو مەدرسە و قوتابخانەی مانجی ڕەمەزان دەرچووی زۆر بە ناجحی و سەرکەوتووی. ئەگەر ئەم شتانت نەبێ دوای مانجی ڕەمەزان نازانی مزگەوتەکەت لە کام گەڕەکەیە، لە کام کۆڵانەیە و نوێژی جەماعەت کۆتایی پێهاتوو، سەردانی کەسوکار هیچ و ڕێزگرتنی دایک و باوکە هەر لێی گەڕێ و خێرکردن هەر نەزانی چییە و ئەگەر بازرگانیەکت لێ هەڵکەوێ لە شانیەوە قۆڵی کابرا ببڕیت و فێڵکەیت و درۆ بکەیت و کەواتە هیچ سوودێکت لە ڕەمەزان نەبینی. بۆیە براکانم ڕەمەزان فەرزی ڕۆژی ڕۆی ڕۆژی سنەت ماوە، شەو نوێژی تەراویح ڕۆیشت شەو نوێژ هەرماوە، ویتر هەرماوە، سەدەقە و خێر هەرماوە، قورئان هەرماوە. با ڕۆژی قیامەت قورئان و ڕۆژ و بەردەوام بە درێژایی ژیانمان شەفاعەتمان بۆ بکەن. داوات لێ دەکەین خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانت، صفاتە بەرزەکانت، ڕۆژ و تاعەت و دوعا و عیبادەتت لێ قبول کردبین. خوای گەورە لەو کەسانت کردبین کە بەرمانجی بەرشەوی لەیلەت القەدر کەوتن. خوای پەروەردگار زۆر کەس داوای دوعای خێری لێ کردوین و گومانی باشی پێمان هەیە. یا رب العالمین، خوای گەورە بە فەزڵ و کەڕەمی خۆت ئاواتەکانیان بێنیتە جێ، شیفای نەخۆشەکانیان بدەیت، قەرزەکانیان بۆ بدەیتەوە، لە کێشە و مشکیلە ڕزگاریان بکەیت، لە مردویان خۆش بیت، دڵیان خۆشکەیت، بەختەوەری دنیا و قیامەتیان بکەیت، ڕزقێکی حەڵاڵیان بدەیتە یا رب العالمین.